خۆشەویستان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی ڕەوشی کورد لە چوارچێوەی گۆڕانکاریەکانی ناوچەکەدا بەگشتی بە تایبەت ئێستا لە ڕۆژاوای کوردستان بابزین دوایین پێشات و گۆڕانکاریەکان چین گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکشار ئورەمار نووسەر و ڕۆژنامە نووس بە خێراتی بەخێراتی سەرچاو سپاس بۆ بەشداریکردنت کاکشار دوایین پێشات ئێستا ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە بۆ کورد لەبێ چییە؟ دوو خەبەری گرنگ هەن یەک ئەوەی کە بەرپرسیارێکی هەسەدا ئیلهام ئەحمەد لە ئینگلیستانی لە مەجلیسی وڵات قسەی کردووە باسی ئەو ناکۆکیانەی کردووە کە داوڵەتی تورکیا بۆ کوردەکان وەک هێزێکی دموکراتیک دروست دەکەن و پێشوازێکی زۆر گەرمی لێکرا پرسیار و وەڵام زۆر معقولانە زۆر منطقی ئێمە تا ئێستا یەک بەردمان لە بۆ ئاسایشی تورکیا نەمان هاوشتووە بە عەسکەرێکی تورکیش ئێمە دەمانەوێت سووریەکی نوێ دموکراتیک حق و حقوقی هەموو کێمنەتەوەی مەزهەبی و ئێتنیکی تێدا دیار بیت واتە ئەوەی کە زۆر گرنگە بۆ کورد ئەوەیە کە کوردەکە تا ئێستا لەو 10-12 ساڵەدا لە ڕۆژاوای کوردستان بە تایبەتی و بەگشتی لە کوردستانی گەورە زۆر معقولانە دموکراتیکیانە سیاسەتی کردووە. خەبەرێکی کەش ئەوە بوو کە نوێنەری ڕێزار بارزانی چۆ گەنەڕال مەزوم عەبدی بینی و ئەمڕۆ باخچەلی لە دژی ئەوە قسەیەکی کردووە کە مخاتبی زۆرتر کوردەکانی باکوڕی کوردستانن دەڵێ پێشمەرگەیەک لە هەولێر ناتوانیت باشتر لە ئێوە بپارێزیتن دێ ئەگەر وایە ئێوە دەڵێن باسی برایەتی کورد و تورک دەکەن کورد بەبێ تورک بەبێ کورد دەی قانونی ئەساسی خۆتان بگۆڕن وەکو عێراقی زمانی عەبدولکەریم قاسم با ئێمە باوەڕیتان پێ بکەین ئێجا دەیانویست لە دەستپێکی چۆنی بشار ئەسەددا لە ئاوی شێل و ماسوو بگرن هەر لە من بجەوە دەست پێ بکەن هەتا دێرەکە حەمکۆ بێن بەڵام باش بوو گەڕیلاکانی کورد زۆر باش بەرخۆدانیان کرد و ئیتریسە دنیا لە بەرامبەری عەمەلێکی ئەنجام گیرا وەکو سەردەمی کۆماری کوردستان و ئێلانی کۆماری کوردستان چاو لە ڕۆژاوای کوردستان دەکات هەموو دنیاش لەسەر ئەوە متەفەقە کە دەبێ حەق و حقوقی کورد بدرێتن و ئێمە پشتی کورد بەرنادەین ئەوە زۆر گرنگە بۆ ئێمە ئەم پشتیوانی کورد لە چیەوە سەرچاوی گرتووە لەو جۆرە ئیدارەدانی کە لەوێ هەیە نمونەیەکی گەش و جوانە وای کردووە کە تا ڕادەیەک گیان پشتیوانی هەر بژێ ئەوە پرسیارێکی زۆر ئەکتوێلە هەموو دنیا ئەوەی دەپرسێتن ئەزانی لە 12-13 ساڵی دەرباسبوویدا لایەنی کورد لە سووریا ئەو پرەنسیبە دموکراتیانەی کە لازم بوو بۆ کۆمەلگایەکی مۆدێرنی ئەم سەردەمە کە دنیای دموکراتیک لە ئەوڕۆپا لە ڕۆژاوە لە ئامریکا هەموو موافقیتی خۆی لە کردەوەدا زۆر باش ئیسپات کرد ئەوانەی ئیستا هاتوونەتە سەر کار لە شام لە سووریا تو پرەنسیبیان لەگەڵ پرەنسیبی هێزی کورد زۆر فەرقی هەیە و دنیا موافقی حکومەتێکی ئیسلامی وەکو ئەوەی کە لە ئەفغانستان هەیە نییە ئەوەی کە زۆر خاڵێکی پۆزیتیڤە ئیشارەی پێ بکەین ئەوەیە کە سووریا ناتوانانی ببیتە ئەفغانستان بۆ چونکە ڕۆژاوای لێیە چونکە پەیەدەی لێیە هەسەدەی لێیە و لەو سیستمەدا هەموو چینەکانی جنسیەتی ئەقەلیەتی مەزهەبی ئۆلی هەموو تێدا جێدەگرن بەڵام ئەو 23-24 گروپی کە ئێستا لە سووریا بە تایبەتی بە پشگیری تورکیا لەوێ قرارە ببنە حاکم کە باوەڕیش ناکەم ئیدامە بدەن چونکە ئەو جۆلانی ئەو خوێندنە سیاسیی نییە کە بەردەوام کە پێم وایە هەر بۆ دەمێکی کورد وەکو ئەبزارێک ئالەتێک بەکاردێن و پاشان دەڵێن بڕۆ سەرکاری خۆت بەڵام ئەوەی کە گرنگە کوردەکە ئێستا لە دنیادا موافقی ڕوتی دموکراتیک بوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ژئۆپۆلیتیکی منتەقە گۆڕدراوە هەموو شتێک لە مدەتێکی کەمدا گۆڕانکاری بەسەردەهاتووە و لایەنە کوردیەکان لەم چەند ساڵادا هەمیشە ئیشارەیان بەو گۆڕانکاریە کردووە کە ئێمە ئامادەین سەرکێشی و ڕێبەرایەتی بکەین بۆ ئەوەی کە منتەقەکە باشتر
دموکراتیکتر بیتن. باشە یعنی وا دەردەکەی باسی دەوڵەت باخچەلیت کرد لە دوانێکی سەیری داوە دەڵێ دەبێ پەکەکە و پێدا یعنی هێزەکانی سوورای دیموکراتیش دەڵێ دەبێت لە سووریا بچنە دەرەوە. ئایا ئەمە داوایەکی منطقیە؟ ئایا ئەم قسەی لە چیوە سەرچاوی گرتووە؟ ئەو بە حساب ڕابەرایەتی پرسی ئاشتی دەکات لە باکوور. ئەو پرسە وتەکانی هیتلێر لە ساڵەکانی 1930 بە بیرمان دەینتەوە کە باخچەلی پێم وایە ئەو سەوادەی خوێندنەی نییە کە لە ساڵی 2025 داین ئیستا دنیا گۆڕدراوە ئەو دەمە نییە کە 1970 لە کاتی عوسمانیەکان کە بە هاوکاری کوردەکان ئەمپراتۆرەکان جێگر بوو کوردەکان هەڵخەڵتێن یا لە 100 ساڵی 1920 نییە کە دیسا هێزی کورد بەکار بینین لە دژی ڕۆمەکان لە دژی نازانم فەڕەنسا ئینگلستان ئەو دەمە دەرباز بووە. ئێستا لە 4 پارچەی کوردستان حرەکەتێکی دموکراتیک و سیاسی هەیە کوردەکان لە 4 پارچەی کوردستان لەسەر پێین بۆیە کە ینی سوارەکانی حەمیدی سەردەمیان بەسەر چوو دروست نابێت نەتەنیا بەسەر چووە هەر خەونیشی خەڵەتە ئەو خەونانە هەمی ئەردوغانن هەمی باخچەلین بەڵام ئەوەی کە زۆر زۆر عەجێبە ئیستا لە دنیادا ئەوەیە کە باخچەلی کە پارتێکی شۆڤینیستی هەیە مەهەپە زۆر زۆر ڕاسیستە بە بڵندبوونی هێزی کورد بە باڵادەستبوونی کورد لە بواری سیاسەتدا دەیێت دەڵێت بە ڕێزدار ئوجاڵان بێت لە پارلمانی تورکیا قسە بکەن. ئەوە دەستکەوتی گەورە ئەوە نیشان دەدات کە خۆیان غەیری مەشروعەن حرەکەتی سیاسی کورد دەستکەوتی زۆرە و مەشروعەتی هەیە بۆیە مەجبور بوونە. ئەوە هەموو بەهێز و بەڵام دەڵێت بابێت داوا بکات کە پەکەکە هەڵدەوەشێتەوە و چەک دادەنێت. ئاخر جێگای پێکەنینەکە هەر ئەوەیە گوتن و کریار زۆر زۆر متەناقزن زۆر دژیەکن لەلایەک دەڵێت بابێت پەکەکە هەڵوەشێنیتن لەلایەک دەیەت لە دیاربەکر باسی ترۆر دەکات بەڵام ناوی پەکەکە ناینیتن لەلایەک دەڵێت نازانم لە ڕۆژاوای کوردستان بە دەرچن کورد سنوور بۆ خۆی ناناسیتن پێرێ قەیومێکیان لە شارێکی تری کوردیدانا و مەنی سەرۆک شارەوانیەکی کە بە دەنگی خەڵک دەرچووە لایەن برد لە بەرەوەی کورد ئەزانی ئەردۆغان و باخچەلی پێیان وایە کە بەو ساویلکانە سیاسەتکردن دەتوان ئەوها ساویلکانەش کورد هەڵخەڵتێنن بۆیە لە باکوڕی کوردستان داوای شتێک دەکەن لە قسەکانیاندا لە کردەوەدا لە ڕۆژاوای کوردستان کە هەمان فکرە هەمان فەلسەفەیە بە هەموو شێوەیەک شەڕ دەکەن دەکوژن بمباران دەکەن ئیستاش شەڕی یعنی خەتەری شەڕ لەسەر تەشرینە کە سەدی تەشرین یعنی ئاوبەندی تەشرین تەنیا مەسلەی کورد نییە مەسلەیەکی ئینتەرناسیۆنالە حقوقەکەیە لەبارەی ئەم سەدەدا یەکیش ملەتانی دیکەی منتەقە زەرەرێکی گەورە دەبینن بۆیە ئەو کارانەکە دەکەتن بە خۆی بەدەستی خۆی قەبری خۆی هەڵدەکەنیتن ئێجا بە ئەوەی کە بوو بە سەبەب لە 2013 هەتا ئەمڕۆ گوتوبێژ لە نیوانی پەکەکە و لایەنە سیاسەکان لە باکوڕی کوردستان و لەگەڵ دەوڵەتی تورکیا ڕاستی شکست بێتن چەند تشتن یەک ئەوەیە کە نەیتوانی ئەو سەرکەوتنەی کوردەکانی ڕۆژاوای کوردستان هەزم بکات دوو پێی وابوو بە بواری فاکتۆری ئۆلی دەتوانیتن کوردەکانی باکوڕی کوردستان بەرەو خۆ بچێشتن بەڵام کە دیتی 80 پارلمانتەری کورد بە ڕێگای هەدەپە چۆنە پارلمانی تورکیا دیم بوو هار بوو ئیتر کەوتە سناریۆی تێکەڵ پێکەڵی و کوشتن و ئەوە مەسەلەن دەیگوت دوو پۆلیسیان کوشتووە ئایا داها ساڵە کەم پۆلیس کوژراوە ئەوە هەموو هێجەتن بۆیە ئیستا لە ئاستی کوردستانی گەورەدا کورد دەبی لە تێکەڵی لە پەیوەندی خۆی لەگەڵ دەوڵەتانی جیناردا استراتێژیەکی نوێی هەبیتن هەم دەوڵەتانی جینار هەم دنیا چونکە مەسەلەن ئامریکا و ئوڕۆپا و ئیسرائیل دەڵێ ئێمە ناتوانین پشت لە کوردەکان بکەین چونکە کوردەکان باشترین و بە بانتۆرترین هێز بوون لە شکستی داعش و ئەلقاعیدەدا باشە لە سەرەتا قسەکان تاماژەت بەوە کرد وتە تا ئێستا لە ڕۆژاوای کوردستان ینی زیان تەنانەت بە سەربازێکی تورکیش نەگەێنراوە هەتا بە بەردێک بەڵێ بە هاوێشتنی بەردێک بە هاوێشتنی بەردێکیش یعنی هەمیشە لە وتەکانی مەزلوم عەبدیشداوەر دەردەکەوێت دەڵێمە دەستی دۆستایەتی درێژ دەکەین دەمانوێت دڵی تورکیاش ڕازی بکەین و پێیان بڵێن کەیمە مەترسی نین لەسەر ئەوان ئەم سیاسەتە
چەندە دەتوانێت کورد زیاتر بێڵێتەوە و قەنەعەتێک لای تورکیا دروست بکە کە جۆرێک لە دانوستانی ڕاستەقینە بکە پێ دوایە ئەمە دەکات ئەزانی کاکڕانکۆ ئەوەی کە گرنگە ئێمە دەبی چاو لە مێژووی خۆمان بکەین ی پێشێ تورکەکان هێشتا لەو باوەڕەدان کە دەتوانن کورد هەڵخەڵتێنن وەکو کارتێک بۆ بەرژەوەندەکانی خۆیان لە ئاسیا لە ئوروپا لە ڕۆژهەڵاتی ناوین بەکاربێنن بەڵام ئێستا کورد هێزێکی زۆر زۆر گەورە و بە کاراکتێر دموکراتیک بەهێز لە منتەقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە دەوڵەتە دموکراتیکەکان دەست درێژی کوردەکەن ئەو دەست درێژکردنە باشتر وابوو کە دەوڵەتانی جینار دەوڵەتانی هاوسایە لەگەڵ کورد درێژی کورد بکەن دەیانەوێت مەسەلاً سەرۆک ئوجاڵان بۆ خۆیان بەکاربینن بەڵام ئوجاڵان گوتیت من جێگام دەتوانم لێرە بمینمەوە بڕۆن بەڵام ئامادەم وەکو فاکتۆرێک وەکو کەسێک کە پەرسپەکتیڤم هەیە بۆ چارەسەرکردنی پرسگرێکەکان کار بکەم خەبات بکەم کە شەڕ نەمینیتن تورکەکان هێشتا لە وەهمی سەردەمی عوسمانیەکان بەڵام چەند ڕۆژ پێشستاش ئەردوغان گوتی ئێمە ئەو جغرافیای کە ئیسا لە دەستماندایە وەکو تورکیا تێری کار و خەبات و پرۆژەکانی پێشەڕۆژی ئێمە ناکەن واتە ئەوانە لە بەریانەکە وڵاتانی جیناریش داگیر بکەن زۆر جار باسی میساقی ملی و بەندەکانی دەکەن و ئیساش ئەو خەونانە دەبینن بەڵام ئەوەی کە نایەڵیتن ئەو خەونانە بێنە جێ کووردە لایەنە کوردیەکانە ئەگەر دەوڵەتی تورکیا زۆر زۆر سەمیمیە زۆر زۆر ڕاستە لەگەڵ کورد با بێت فەرموتن لە قانونی ئەساسی خۆیدا نییە باسی کورد برایەتی کورد و تورک دەکاتن دەڵێ کورد بەبێ تورک بەبێ کورد ئەوجا با بێتن وەکو 1958 لە عێراق سەردەمی عەبدولکەریم قاسم یاسای بنێڕەتی لە تورکیادا بگۆڕێت بڵێت تورکیا وڵاتی تورک و کوردە یعنی ئەوەی بە ئەو گۆڕانکاریانە بکە با ببینین بەڵام ئەگەر بیاوێتن بۆ ماوەیەکی کەم بۆ ئەوەی کە پێواژوەکان دارباز ببن هێزی کورد بەکار بینیت ئەوە خەونە چۆن کورد لە 4 پارچەی کوردستان هێزی هەیە یەکیش لە ئێرە کاتی خۆی دەڵێن ئیشتبامان کرد کە ڕێگاماندا ئەستاتوەیەک لە باشووڕی کوردستان دامەزرێتن ئێمە ئەو ڕێگایان نادەین لە ڕۆژ ئاوا شتێکی وا ڕوو بدات بەڵام ئەوە بەدەستی خۆی نییە باشە دوا پرسیارم باست لەوە کردوتێت بەرەزەجەلان ئاماژەی بەوە کردووە خەو ڕۆڵی دەبێت لە پرۆسەی ئاشتیدا لانی کەم چەکەکان بێدەنگ بکرێن زانیاری چی دێ لەسەر وتەکانی ئەوەی کێمە لە میدیاکانەوە نەمانزانی بێ ینی بەنیازی ئەوەی هەندێک دەڵێن داوا دەکات چەکدا بندرێ نا ئەوە شەرتی هەیە چەکدانان ئەزانی چی وتوەوەی تۆ زانیاری ئەوەی کە من گوتمە هەندێک ڕەمز لە نیوانی قەندیل و سەرک و جاڵاندا هەن لە ساڵانی پێشێ چونکە حرەکەتی پەکەکە حرەکەتێکی فەلسەفیە و ئەنسان ڕێبەر دروست دەکاتن ئەو ڕێبەرانەیە کە ئەمڕۆ لە مەیدانی خەباتی سیاسیدا زۆر زۆر ئاکتیڤن هەمووی مەکتەبی سەرۆک ئوجاڵانن ئێجا ئەوانە لە یەکتر تێگەن هەموو شتەکان بەڵاو نەکرانەوەتەوە بەڵام کە چەند پێرێ چۆنە لای سەلاحەدین دەمیرتاشیش گوتی ئەوەی کە ئوجاڵان دەڵێن من لەگەڵی دام تێگەشتن ینی هەروە هێسان نییە سەرۆک ئوجاڵان هەموو شەرتەکان دانانی چەک شەرتی هەیە هەروە ڕەحەت نییە شەرتەکەش ئەوەیە کە لە یەکەم دیداریدا گوتی کار و کردەوەی گەورە لە مەجلیسی تورکیا و بەدەست سەرۆک کۆماری تورکیەیە واتە مەجلیسی تورکیا پارلمانی تورکیا کە مێشکی سیستمی دەسەڵاتە لە تورکیا دەبی قانون و یاسای نوێ وە دەربێخیتن دەبی گۆڕانکاری لە قانون و یاسایەکان دروست بکات زۆرتر لە هەمووش حق و حقوقی کورد لە قانونی ئەساسی نوێدا دیار بیتن واتە ئیتر دەبی بزانن هەموو یاسایەکان هەموو بەندەکانی پەیمانی سایکس پیکۆ بەو سەردەمەی کە ئەو مژارانێک کە باسمان کرد ئیتر بوونەتە پەمبە جارێکیت کە زەمان بەرەو پاشەوە ناگەڕێتەوە جارێکیت کە دەستکەوتەکانی کورد کە هەن ئەمڕۆ نەتەنیا لە دەست ناچن بەڵکە زۆرتریش دەبن بەڵام ئەوەی دەبی بزانین کورد هەمیشە دەڵێت گوتنێکی کرمانجی هەیە دەڵێت هزار دۆستکێم و دژمنێک زێدە ئەوە گوتنێکی فەلسەفیە هزار دۆست هەبیت هەر کەمە دژمنێکت هەبیت هەر زێدەیە بۆیە دەبی
بەو ینی ئەو فەلسفەی ئاشتیخوازی کورد لە سیاسەکان دەوڵەتەکان باش وەرگرن و حەل بکەن ئیتر زەمان بەرەو پاش ناگەڕێتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیستا دەبی ژئۆپۆلیتیکێکی نوێ بە پلانێکی نو بە مەپێکی نوێ دابڕژێتن و کوردیش تێدا ئاکتۆرێکی گرنگ فاکتۆرێکی گرنگی دموکراتیکن کە دەتوانێت سوود لە وتای ڕێبەرانی کورد هەموو ڕێبەرە مام جەلالە سەرۆک ئوجاڵانە دکتۆر قاسملۆیە ڕێزار بارزانیە لە هەموو لە مەزلوم عەبدیە سوود لە وتەکانی ئەوان وەرگرن بێن لە مەکتەبی دموکراتیکی وان فێری دەرسی ئەنسانیەت و دموکراسی ببن. بەڕێز کەکشار و ڕەمار نووسەر و ڕۆژنامە و سپاس بامان دەبوون سپاس بە بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ.